بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سۆران عومەر نامەی دەست لە کارکێشانەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکات لە نامەکەیدا سۆران عومەر داوا لە پەرلەمانی کوردستان دەکات دەست لە کارکێشانەوەی پەسەند بکەن لەبەرەوەی پەرلەمانی کوردستان نەیتوانیوە ڕۆڵی یاسادانان و چاودێری و نوێنرایەتی خەڵکی کوردستان جێبەجێ بکات. بە میواندارێک لە بەڕێزان بابان جعفەر بەڕێوەبەری پرۆژەی پەرلەمانی کوردستان لە ئینستیتوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان لە ستۆری سەرکی هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە کاتێکدا کە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی فەرمی حیزبەکەی لەسەر دەست لە کارکێشانەوەی سۆران عومەر ڕاگەیاند و دەڵێت پەرلەمانتارەکەمان باجی هەڵوێستە بوێرەکانی دەدات. ڕێبوار حەمەد وتەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی تایبەت بە کەناڵی ئاسمانی پەیام وتی لای هەموو لایەک ئاشکرایە کە سۆران عومەر لە دوو خولی پەرلەماندا لە پەرلەمانتارە هەرە چالاک و بوێرەکان بوو عەزایانە بەرامبەر ئەو ستەم و گەندەڵکاریە وەستاوەتەوە کە بە شێوەیەکی ڕێکخرا و پلان بۆ داڕێژا و بە ناو جومگەکانی حکومەتی هەرێمدا بڵاو بۆتەوە و بەوردی دەستی خستۆتە سەر برینە قوڵەکانی حکومڕانی و هەمیشە بە ئاڕاستەی بەرگریکردن لە مافی خەڵک و هاوڵاتیان کاری کردووە. ئەنجومەنی سەرکردایەتی نیگەرانی خۆی دەربڕی وتەبێژی کۆمەڵی ئیسلامی وتیشی بەڕوونی دەیڵێن سۆران عومەر بە هەڵگرتنی پارێزبەندەکەی و دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆی باجی هەڵوێستە ئازایەکانی دەدات کە بەرگری لە خەڵکی بەشمێنەت کردووە و نەویستووە پەرلەمانتارێکی بێدەنگ بێت و بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەستێت. خەڵکێک کە ئێستا برسیە موچەیت خواردووە ژیانی تەحتیم کردووە دەتەوێت نوێنەرەکانیشی هاواری ئەوان نەگەیەنن تایبەت بە پرسی ڕێبوار حەمەد ڕایگەیان ئێمەوە کۆمەڵ ئیسلامی ڕەخنەی جددیمان لەسەر ئەوە هەیە کە پەرلەمانتار لەسەر بەجێگەیاندنی ئەرکی سەرشانی خۆی و ڕەخنەگرتن لە بەرپرسانی حکومەت بە سەرۆکی حکومەت و وەزیرەکانیەوە دادگایی بکرێن و سزا بدرێن کە ئەرشی پەرلەمانە وەک دامەزراوە و ئەرشی پەرلەمانتارانیشە وەک نوێنەری خەڵک لێپرسینەوە لە بەرپرسان بکەن و بە دوای کەم و کوڕەکانیاندا بشن و ڕاستەکان بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن. لەسەر هەڵوێستی حیزبەکەی سەبارەت بە بڕیاری دەستگیرکردنی سۆران عومەر وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بۆ کرد ئێمە باوەڕمان وایە پەرلەمانی کوردستان بەم هەڵگرتنی پارێزبەندی و ئەو دۆخەی ئێستا پێی تێدەپەڕێت ڕوبەڕووی پرسیاری جددی دەبێتەوە و متمانەی لای هاوڵاتیان کەمتر دەبێتەوە. بە تایبەتی پاژەوەی سەرۆکی پەرلەمان بە فەرمی بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی سۆران عومەری هەڵوەشاندەوە و بە نایاسایی ناوی برد. بەڵام دواتر وەک بینیمان نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان لەلایەن دامەزراوەکانی حکومەتەوە هیچ حسابێکی بۆ نەکرا و ڕەت کرایەوە و دواتریش فەرمانی دەستگیرکردنی بۆ پەرلەمانتارەکەی کۆمەڵ بەدوا دەهات. باوەڕمان وایە پەرلەمان وەک باڵاترین دامەزراوەی یاسادانان دەبێت پێداچوونەوە با سەنگ و قورسایی خۆی دابکاتەوە کاتێک کە هیچ بەهایەک بۆ فەرمانێکی سەرۆکەی دانەنێت. لەسەر وردەکاری ڕێکارەکانی بڕیاری دەست لە کارکێشانەوەکە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بە کەناڵی ئاسمانی پەیامی ڕاگەیان بڕیاری دەست لە کارکێشانەوەکە بە ڕاوێژ بووە لەگەڵ ئەمیر و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و هەردوو لە ڕەزامەندیان لەسەر داوە و باوەڕمان وایە کە دەست لە کارکێشانەوە مافێکی ئاسایی و یاسایی پەرلەمانتارە. لەسەر جێگرەوەی سۆران عومەر ڕێبوار حەمەد ئاشکای کرد بە پێی ڕیزبەندی دەنگی کاندیدەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کە لە هەڵبژاردننی ساڵی 2018 پەرلەمانی کوردستان بەدەستیان هێناوە جێگرەوەکە دیاری دەکرێت. ئەوانەی باسی تەبایی وێکڕیزی دەکەن چ لە هەرێمی کوردستان لە عێراق لە هەر شوێنێکی دنیا با پێشێ مشوری دادگەری بخۆن. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک بابن بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز لەسەر نامەکەی سۆران عومەر چییە کە داوا دەکات سەرۆکایەتی پەرلەمان پەسەندی بکات لەبەرەوەی کە پەرلەمان ئەرکی یاسادانان و چاودێری و نوێنرایەتی خەڵکی کوردستانی جێبەجێ نەکردووە. سڵاو لە جەناب و بینێران کاک حەکیمیان بەداخەوە کە دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتار سۆران عومەرمان بینی بۆی ئێڵم بەداخەوە لەبەرەوەی هەتا لە پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانتارانەی کە
سوورن لەسەر بە دوواداچوون و لەسەر ئەرکی پەرلەمانی خۆیان چ لە لیژنەکانیان چ لە دانیشتەکانی پەرلەمان چ لەو کەیسانەی کە ساڵانێک کە دەستیان بۆ بردووە کاکسۆرانێکێک بلو پەرلەمانتارانەی کە زۆرێک لەم کەیسانەی بەدەستەوە بووە قسەی لەسەر کرد و لە پەرلەمانتارانە بوو کە بەردەوام بەشێک لە دەنگی خەڵکیەگەیان بۆیە ئێمە لە ئەنیستویتی پێی نیگەران بووین بەوەی کە دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام لە هەمان کاتا دەست لە کارکێشانەوەکەی و ناوەڕۆکی دەست لە کارکێشانەوەکەی سلمێنەری ئەو قسانەیە کە خەڵک لە کۆمەڵگەی کوردیەکە و شەقام بەردەوام باسیەکە و میدیا و وەرەخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکەوان و سیاسەکان بەردەوام باسیەوەکەن کە پەرلەمانی کوردستان لە دوای ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان لە خولی 4 لە ساڵی 2015 و لە دوای پەکخستنی لە مانگی 5 لە دوای هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر کابێ بە دووهەم پەکخستنی پەرلەمانی کوردستان بەڵێ ئەوە بێتە سێهەم پەکخستن کە ئەو کات زۆر بە ئیرادەتر پەرلەمانی کوردستان پەرلەمانتارەکانی دۆخیان باشتر بوو کاگەڕێتەوە بۆ تاریخ و سەیری قسەکانیان و هەڵوێستەکانیانەکەی بۆیە ئێمە چاوەڕێمانە کرد هەڵوێستەکە چۆن لە بیدایەتەوە لەلایەن حە فراکسیۆنەوە دژایەتی کراوە سەرۆکی پەرلەمان هاتە سەرخەت دوای ئەوەی کەەوە تێبینی زۆر لەسەر توانین زۆر تەفاصیل باسی بکەین کە ئەگەر سەرۆکی پەرلەمان لە بیدایەتەوانێ بەشێک نەبووایە لەو هەوڵەی کە هەبوو لەسەر پەرلەمانتار سۆران عومەر نەئەکرا ئەو هەڵگرتنی پارێزبەندیە جێبەجێ بکرێ بەڵام سەرۆکی پەرلەمان هەتا ئەو کاتێک کە پارێزبەندیەکە دەنگی لەسەردرا لەگەڵ هەموو هەنگاوەکان ڕۆی و نەیتوانی ئەمە زانیاری هەنشیکردنەوەیە ئەمە زانیاریە لە بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمان بە پێی و نووسراوی کە دادگا لە 6 چواری 2020 ئاڕاستی پەرلەمانی کوردستانێکە هیچ ڕێکارێک دەستی پێ ناکرێت گەر سەرۆکی پەرلەمان قۆناغەکانی پێ نەبڕایە و دانیشتنی پەرلەمان لە 56 حوت سەری نەئەگرت ئەگەر سەرۆکی پەرلەمان بەشداری نەکردایە لە دانانی بەرنامەی کار و ئێمە واژۆی نەکردبوو بڵێن سەرۆکی پەرلەمان واژۆی نەکردبوو بەڵام خۆی پەرلەمانی کۆکردەوە بۆ دانیشتنی 6 مانگ و ئۆتۆماتیکیان کە دانیشتنەکەشی کۆتایی پێهێنا باسی کرد کە ڕۆژی پێنجشەمە جارێککە کۆ بنەوانێ بۆ دانیشتنی تەواوکردنی دانیشتەکە کە بەرنامەی کار دەستکاری کرا بۆیە ئەگەر سەرۆکی پەرلەمان بانگێشتی پەرلەمانتارانی نەکردایە وەکو چۆن ماوەی مانگێک نەیکرد لە دوای هەڵگرتنی پارێزبەندیەکە گەر لە بیدایەتی شۆ بانگێشتی دانیشتەکەی نەکردایە دانیشتەکە سەری ناگرت واتە ئێمە چاوەڕوانمانە کرد دەست لە کارکێشانەوە تەنیا دەست لە کارکێشانەوە نەبێت لەسەر هەڵگرتنی پرسی پارێزبەندی لە پەرلەمانتارێک چونکە دوجار ئەو پەرلەمانتارە باسی چەندین مەلەفی گەندەڵی کردووە لە میدیاکان بینیومانە ئێمە وەکو ڕێکخراوێکی چاودێر لە پەرلەمان بەردەوام ئاگامان لەو هەموو کەیسانەیە کە چ کاکسۆران لە فراکسیۆنی کۆمەڵ چ بە هاوڕێکانی چ زۆربەی پەرلەمانتاران هەموو فراکسیۆنەکانی کە ئیجوڵێنن لە فراکسیۆنی یەکێتی و لە فراکسیۆنی پارتیش پەرلەمانتاری تیا دەیان کەیسی لەبەردەستایە کە گەندەڵیە بەتایبەت لە خاڵە سنووریەکان واتە کرا ئەم دەست لە کارکێشانەوە دەست لە کارکێشانەوەیکی جەماعیتر بێ و پەرلەمانی کوردستان خۆی هەڵوەشێنێتەوە یاخود بتوانێت حکوومەت هەڵوەشێنێتەوە ئەمە لەوێنە گەورەکەیە لە هەنگاوەکانی ئێستاشە ئەبووە ئەم مووقیفانە تەنیا لە ناوەڕاستی مانگی پێچا بە دەرکردنی بەیاننامە کۆتایی نەهەتایە کە سەرنجام بە سۆران عومەر لی بێتە دەرێ و فراکسیۆنەکانی کە بە تەبیعی بچنەوە دانیشتەکانی هەموو فراکسیۆنەکان لاوازێنی تەنها بەیاننامە دەرکردن شتێکی تریان دەتوانی بیکەن ئێمە لە ڕابردووشە شتێک ماوت بەداخەوانەوە دەرچوو پێمان وا بوو ئەم بەرەیە کە دژی پارتی دیموکراتی کورد دژایەتی بڕیارەکانی پارتیەکە لە ناو پەرلەمانی کوردستانە لە ناو پەرلەمانی کوردستان نەک لە شوێنەکانیکە پێمان وا بوو بەرەیەکە لاوازە لەبەر ئەوەی کە نیەتی کارکردن و ئەجێندای سیاسیان پێکەوە ڕوون نییە دەنا 54 پەرلەمانتار ئەتوانن ژیانی سیاسی و ژیانی پەرلەمانی لە هەرێمی کوردستان بگۆڕن بەڵام چۆن لە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بەداخۆ ڕازگۆ نەبوون لەگەڵ یەکتر کاتێک پەرلەمان پەکی خرا 2 ساڵ و تەنیا چەند کەسێک بوون بە قوربانی و ململانێ سیاسیەکە بۆ چەند هێزێک مایەوانی کە چوونە دەرەوە لەم کەیسەی سۆران عومەری شاوایان سپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێست ڕووپاک خان سوپاس بۆ بەشداری بەڕێزشتان سەبارەت بە فەرمانی دەستگیرکردن و نامەی دەست لە کارکێشانەوەی سۆران عومەر ڕای بەڕێزت چییە سەر لەسەرەوەی کە بۆچی نەودەست ڕۆژنامە نووسکوش و ئەوانەی کە گەندەڵی لە خاڵە سنووریەکان یاخود هێنانی سوپای بێگانە بۆ سەر هەرێمی کوردستانی هیچ کامێکیان فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرناچێ بەڵام سۆران عومەر لەبەرەوەی کە پارێزگاری لە دەنگی خەڵک دەکات فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرەچێت بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاستان دەکەم سڵاو لە تۆ کاک حەچیم وە لە میوانە بە ڕێزەکەشان
دیارە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەر و هەروەها دوا بەدوای ئەوە هەڵوەشانەوەی بڕیاری هەڵگرتنی پارێزبەندیەکە دوا بەدوای ئەوە و هەروەها فەرمانی دەستگیرکردنی ئەمانە کۆمەڵێک ڕێکار بوون لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان گیرانە بەر بەڵام بەداخەوە زیاتر و زیاتر پەرلەمانی کوردستانیان بێهەیمەنە کرد و بێهەیبەتیان کرد و بە تایبەت من ڕووی قسەکانم دەکەمە سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی باڵاترین دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی سیاسیە کە بە مەرجەعی سیاسی ناوی دەبن بەڵام سەرۆکی پەرلەمان لە هەموو ئەو ڕێکارانە من بە بەشداری دەزانم چونکە هەر لە دانانی بەرنامەی کار بۆ هەڵگرتنی پارێزبەندی و بانکێش بۆ ئەندامانی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بانکێشتی ئەندامانی پەرلەمانی کردو دانیشتنی پەرلەمانی کردوتەوە کە دانیشتنی پەرلەمان لە ڕۆژی چوارشەم بە کراوەی مایە و بۆ ڕۆژی پێنجشەم هەر سەرۆکی پەرلەمان بانکێشتی ئەندامانی کرد سەرۆکی پەرلەمان ئەو کاتە دەیتوانی ئەمەنەکە و ئێمە باسی جێگر و سکرتێر ناکەین کە بە فعلی خۆیان کارەکەیان کردو و کارە نایاساییان لە بەرژەوەندی حیزب وەروە سەرۆکی حکوومەتەکەیان کرد بەڵام ئێمە باسی بێڕۆڵی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان دەکەین کە چۆن پەرلەمانیان خستۆتە دەست حکوومەت بەڕاستی زۆر سەیرە ئەو شتانی لە کوردستان دەگوزەرێ شتانێکی زۆر سەیرن یعنی خەڵک تووشی شۆک دەکا ئێمە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک ئەرک و مافمان هەیە ئەو ئەرکانی کە لە سەرشانی ئێمەیە وەکو پەرلەمانتار و هەروەها دامەزراوەی پەرلەمانیش ئەرکمان چاودێریکردنی حکوومەتەوە بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەتە ئێمە لە ئەنجامی چاودێریکردن و بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت هەر هەڵە کەم و کوڕیە کە بینیمان بەڕێکاری پەرلەمانی کاری لەسەر دەکەین کاکسۆران بەڕێکاری پەرلەمانی کاری لەسەر کردووە کاکسۆران یەکێک بۆ لەو پەرلەمانتارانەی کە لە کۆی 150 هەندێک پرسیار ئاراسێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە 100 پرسیاریان هی کاکسۆران بووە بەڕێکاری پەرلەمانی کاری لەسەر کردو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن ئەوەندەش ڕێزی بۆ پەرلەمان نەبووە و حیساب بۆ پەرلەمان نەکردووە ناچار کاکسۆران دەبێت بێ بۆ ڕای گشتی ئەمە بخاتە ڕوو کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندە گەندەڵە و چەند گەندەڵی لە دامەزراوەکانی و هەروەها چەند گەندەڵی لە دامەزراوی حکوومەت هەیە و چەند گەندەڵی لە وەزارەتەکان و لە فەرمانگەکان هەیە ئێمە ئەگەر لە پەرلەمان گوێمان بۆ نەگیرێ و حیسابمان بۆ نەکرێ ناچار ئێمە دەبێ بین بۆ ڕای گشتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخەینە ڕوو کە چ دەگوزەرێ لە هەرێمی کوردستان چونکە ئێمە نوێنەری خەڵکین ئێمە بۆ ئەوە چوینەتە پەرلەمان بۆی ڕاستیەکان بە خەڵک بڵین بۆیە ئەوە ئەرچی پەرلەمانتارە کە لە پێی ڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆی خراوە ڕوو دەبێت بە ئەرچی خۆی هەستێ کاکسۆران بە ئەرچی خۆی هەستاوە کە قسەی بە حکوومەت گوتووە هەروە پەنجەی خستۆتە سەربرینەکان کە لە هەرێمی کوردستان چ گەندەڵیەک ڕوو دەدا ئەوەی لە گەندەڵیەی بەشدارە چێە هەموو حیزبە دەسەڵاتدارانن و ئەو حیزبانن کە ئێستا حکوومەتیان پێکێناوە بەداخەوە لەسەر ئەوە باجی هەڵوێستەکەی خۆیدا کاکسۆران کە ئەوە بوو لە ناو پەرلەمانتاری خراب و بەرنامەی کرد بۆی پارێزبەندیان لەسەر هەڵگیرێت تەنها دەنگ بەس بە هەڵگیرانی پارێزبەندی لەسەر کاکسۆراندرا بەڵێ ڕەنگە خەڵک بپرسێ بڵێ ئەی دادپەروەری لەکوێیە یاسا لەکوێ بۆ گەندەڵکاران یاخود ئەوانەی کە نەوت دەزن ئەوانەی کە ڕۆژنامەنووس تیرۆر دەکەن یاسا لەکوێیە بەڵێ ئێمە لە پێشتریش باسمان کردووە کە یاسا لە هەرێمی کوردستان سەروەر نییە چونکە کە یاسا دەردەچێ یاسا دەبێت بۆ هەموو خەڵک وەکو یەک بێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان یاسا تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژارە و لەسەر خەڵکی فەقیر و هەژار جێبەجێ دەکرێت لەسەر خەڵکی گەنداڵ خەڵکی دەست خەڵکی تاڵانچی یاسا بە هیچ جۆرێک جێبەجێ ناکرێەوە یاسا لە ژێر پێی ئەوانە ئەگەر چی یاساش ئێستا لە پەرلەمان کاڵایەک بە باڵای ئەوانەوە دەدورێ بەڵام لە هەمان کاتیشدا کار بەو یاسایە ناکەن چونکە بەڕاستی ئێستا دەبینین کە دادگاکان لە دەست حیزبی دەسەڵاتە حکوومەت لە دەست حیزبی دەسەڵاتە و هەروە پەرلەمان کەوتۆتە دەست هیچ مؤسسەیەک لە هەرێمی کوردستان سەربەخۆ نییە بە دادگاکانیشەوە ئەگەر دادگاکان سەربەخۆ بوونایە ئەوە دادپەروەری بەدی دەهات ئەوە خەڵک و چینایەتی لە هەرێمی کوردستان چینایەتی نەدەبوو خەڵک هەمووی وەکو یەک دەبوو خەڵک خۆشگوزەران دەبوو بەڵام کە دادگا سەربەخۆ نەبوو کەوتە دەست حیزب لە مەکتەب سیاسی حیزبەکان لە قومەڵبەندەکان بڕیار بۆ دادگاکاندرا ئەوە حاڵی خەڵک و پەرلەمانتارانیش لەوە باشتر نابێ
باشە بەس سەبارەت بە مەسلەی ئێستا پێدوایە هەموو دامەزراوەکان دوایەم ئەوەی کە کار بە بڕیاری سەرۆکی پەرلەمان نەکرا کە بەڕێز ڕخنەت لێ هەیە هەموو دامەزراوەکان کەوتونەتە دەستی پارتی سەرۆکاتی هەرێم حکوومەت پەرلەمان پەیوەندەکانی دەرەوە ئێستا هەموو دامەزراوەکان ڕۆڵی یەکێتی و بڵین گۆڕانیش چیە لە حکوومەت؟ بەڵێ خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستان و واقعێکی تاڵە هەموو دامەزراوەکان بکەونە دەست یەکلایەن بەڵام ناکرێ ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت هەم یەکێتی هەم گۆڕان ئەم واقعە تاڵە قبول بکەن چکە بەڕاستی 2000 دەنگدەرانی خۆیان و خەڵکی خۆیان گلەیان لێ دەکەن کە بۆچی ڕۆڵتان نییە و ڕۆڵتان لەناو ئەو حکوومەتە چییە ڕۆڵتان لەناو پەرلەمان چییە یەکێتی دەبینین تەنها یەک سەرۆکایەتی لە دامەزراوەکان لە دەستێتی بەڵام بەداخەوە ئەو سەرۆکایەتیەش ناتوانێت ئەرکۆڵ ڕۆڵی خۆی بەجێ بگەێنێ و ناتوانێت بێلایەنە کار بکە ئەویش کەوتۆتە دەست دامەزراوی پەرلەمانیش کە سەرۆکەکەشی خۆیانە کەوتۆتە دەست لایەنێک تەحەکوم بە بڕیارەکانی ئەو دامەزراوانە دەکا هەم دادگاکان هەم پەرلەمان هەم حکوومەتیش بۆیە بەداخەوە لە هەرێمی کوردستان من پێم وایە و گەشتبین نیم و ئەمەلی شم نییە بە باشبوون هەتاوەکو ئەم حیزبە دەسەڵاتدارانە ئەم حیزبە گەندەڵانە تەحەکوم بە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکەن بۆیە دەبێت بەرەیەک دروست بکرێت کە بەرەی گەل بێ بەرەیەکی خۆڕسک بێ دوور بێ لە دەسەڵاتی حیزبی چکە هەر کاتێک کە دەسەڵاتی حیزبی هاتە ناو دامەزراوەکان و بە حیزبیانە ڕەفتاریان کرد وەکۆی لە پەرلەمان دەبینین کە لە بارەگایەکی حیزبی دەچێت حیزب چ بڕیار بدا پەرلەمان ئەوە جێبەجێ دەکات من ئەمەل نیم بە بارودۆخی هەرێمی کوردستان و بە باشبوونی هیوادارم ئەو ڕەشبی نیەم لە جێ خۆی نەبێ هیوادارم بەو جۆرە نەبێ هیوادارم بەرەو باشتر چوون بچێت بەڵام بەداخەوە واقعا پێمان دەڵێ کە هەرێمی کوردستان بچ بارودۆخێکدا دەڕوات. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم و لای بەڕێزت سەرەوە دەکەین کە چۆن دامەزراوەکانی هێرێن دەکرێت لە دەستی حیزب ڕزگار بکەین بە تایبەتی پەرلەمان کاکێ بابن و گەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێمە وەکو بەڕێز وتت لە دانیشتنی حوتی ئایارە خودڵێن کودەتای حوتی ئایار 54 پەرلەمانتار دژیەوە بوون کە پارێزبەندی لە سۆران عومەر وەربگیرێتەوە کە خاوەنی بەپێی داتاکان 830,000 دەنگن بەڵاوی پارتی بڵین پارتی و پێکاتەکان 717,000 دەنگن دەتوانن شتی گەورە بکەن ئەگەر لە ناو خۆیان دەتەبابن بەڵێ بێگومان لەبەرەوەی حکوومەتەکە حکوومەتێکی هاوبەشە پەرلەمانی کوردستان بە 50 زائید یەک هەڵەوەشێتەوە بەڵێ ئەوان 50 زائید یەک نین بەڵام ئەگەر ئەوان هەڵوێستێکی جدیان هەبێ پرۆسەی سیاسی لە کوردستان تووشی عیبداریەکی گەورە کە نەگەڕوان بکشێنەوە لە هەر لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی خۆیان بکێشنەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە 54 پەرلەمانتار پەرلەمان هەڵدەوەشێتەوە هەڵناوەشێتەوە بەڵام پرۆسە سیاسیەکە تووشی عیبداریەکەن بەڵام خۆ ئەگەر لە ئەنجومەنی وەزیران بکشێنەوانێ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە ئەگەر هەڵیش نەوەشێتەوە ئیتر ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستان یەکلا ئەبێتەوە لەوەی کە چێ خاوەنێتی چێ بڕدیاردەرێتی و چێ معارەزەیەکە بەڵام ئەم هێزانە وەکو چۆن لە خولی پێشوش لە پەکخستنی پەرلەمانە لە بڕیارەکانیانە ڕازگۆ نەبوون و دووفاق بوون لەم پرسە و لە هەموو پرسەکانی کەشە ئەمە بۆتە کللتورێکی سیاسی بۆ تەسعیدکردنی حاڵەتەکان بۆ بەهێزکردنی کارتی خۆیان لای پارتی دیموکرات سەرەتا لەگەڵ دەنگی ناڕازی مامەڵاکەن و هێرشەکان و قوڵەکانەوانێک ئەمان بۆ خۆیان بەرگری لە دەنگی خەڵکەکان بەڵام سیرەکەی کاتێک گەگاتە ئەو دۆخانێکە دۆخی قەراری کۆتاییە و دۆخی بڕیاردانە بۆ بڕیارەکە بڕیارێکی مەسیریە ئەوەم شێوازەی لێ دەرەچێت لە یەکشێنەوە مەسەنسا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو بڕیاری کە دەری کردو بۆ گەڕانەوەی پارێزبەندی بۆ سەر پەرلەمانتار سۆران عومەر هەتا ئێستا لە سایتی فەرمی پەرلەمانی کوردستان بڵاو نەبووتەوە بێ زەحمەت با وەڵامی خەڵکی کوردستان و حیزبەکەی باتەوە بۆچی لە سایتی فەرمی پەرلەمانی کوردستان بڕیارەکەی بڵاو دەسەڵاتی نیە لێ دەسەڵاتی نیە نەخێر لە ڕۆژنامەی وقایع بڵاو بۆتەوە بڕیارەکە نەخێر بڵاو نەبووتەوانێ وەزیرێک وەڵامی داوەتەوە بە نووسراوێک ئەڵێ وای دابنێ بڕیارەکەت هەر نەبووە بە نەبوو حساب بکرێت نەخێر بۆچی لە سوۆسیال میدیاکەی خودی خۆی بڵاوی نەکردوەوە سەرۆکی پەرلەمان نەخێر بۆچی سەرۆکی پەرلەمان دوای 2 ڕۆژ بە فشاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیا نووسراوەکەی هێنایە دەرەوە
ئەمانە هەمووی پرسیارە بە ڕێزیانە بێ وەڵامی باتەوە خەڵک ئەمڕۆ هەموو بابەتەکان بە وردی ئەبینێ لەگەڵ پارێزبەندی نیرهام شێکردنووسی و ئەرزشی نییە ئەتوانی ڕەهەندە یاساییەکانی ئەو داوایە ببینی و لە ئێستایە لە مانگی چوارە کاتێک خەڵک کەرنتینە بووە هەموو کاروبارێکی دەوڵەت وەستاوە تۆ نەهێڵی کەیسی جوڵاندن و وەرگرتنەوەی پارێزبەندی هەموو پرسەکانی کە داپۆشێ بۆچی ئەم پرسیان هێنایە پێشێ پارتی دیموکراتی کوردستان باشترین کارتی هەڵبژار بۆی هەم پەرلەمانی پێشەخ بکە و ئەم هێزانەش کە ڕێگێکیان پۆپۆلیستی و چاوەڕێی ڕەزامەندی خەڵکەکەن ئەویست بە خەڵک بڵێن کە ئێمە لەگەڵ بەری ناڕەزایی و دەنگی خەڵکین دەنا وەرگرتنەوەی پارێزبەندی ئەگەر ئەوان پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەر هەڵگرنەوە بەڵام فەرموو ئێوە کوا ئەو کەیسانەی کە لە یەکی نۆی 2019 لە خولی بەهارە 144 بەڵێنتان هەموو سەرۆکی فراکسیۆنەکان بە خەڵکی هەرێمی کوردستان نا ئەولەوێتی کارکردنی ئەم خولی پەرلەمان بێکە ماوەکەی 4 ساڵە وا ساڵێکی ڕۆیوە و دوو خولی گرێدانیان تەواو کردووە بێن پێمان بڵێن چەند یاسا و بڕیاریان دەرکردو خوێندنەوەیان بۆ چەند پرۆژە یاسا کردووە ئەم خولەی پەرلەمانی کوردستان لەو 141 ئەولەوێتی کە دیاری کردووە 114 ئەولەوێتیان هیو هێزانە بۆ کە ئێستا لە حکوومەتن 114 وەکو نوکتە وایە تۆ زۆری نەبی لە پەرلەمان زۆرینەی زۆر زۆرینە حکوومەت بەدەست خۆتەوە بێ هەموو سێکتەرەکانی کە بەدەست خۆتەوە بێ نەتوانی هیچ کاری بکەیت مەسەلەن من هەندێک کاریان پێ بڵم مەسەلەن کاک حەکیمێکیان کاراکردنەوەی لیژنەی دەستورە خۆی ئەمە من بەش بە حاڵی خۆم وەکو ڕێی خۆم پێم خۆش نیوە کارە لیژنەی دەستور کارا بکرێتەوانێ و دەستورێکمان بۆ بنووسن کە ئەم دیکتاتۆریەتە و ئەم حکومڕانیە بنەماڵەیە کە ئێستا هێوی کردمە دەستور بەڵام فەرموو بۆچی لیژنەی دەستوریتان پێکارا ناکرێتەوە بودجەی 2020 هەرێمی کوردستان بۆچی نییە لە حاڵەتێکا کە ئێمە پێ ئەنینە نۆهەمین حوتەمین ساڵە بودجە نیە 9 ساڵیش حساباتی ختامی ناچێتە پەرلەمان باشە بودجە نیە تێگەیشتین بۆچی بودجە نیە حساباتی ختامی بۆ ناچێتە پەرلەمانی کوردستان پاشەکەوتی موچە ئەو بینیمان دۆخەکەیان چی لێ کرد دەواازەکان یعنی زۆرینەی پەرلەمانتارانی کوردستان متفقن لەسەرەوەی کە دەواازە سنووریەکان و پێم و ئەرقامانەی کە ئێساش باسمانە کرد پێش بەرنامەکە گەندەڵی لە دەواازە سنووریەکان یەکسانە بە زۆر شت لە هەرێمی کوردستان زۆر کەیز ڕاستەکاتەوە زۆر دۆخی ئابووری ئەگۆڕێ بۆچی دانیشتن لەسەر دەواازە سنووریەکان ناکەن پەرلەمانتاران لە مانگی 2019 یادداشتەیەن پرسیارەکەن داوای بانگشتی وەزیری داراییەکەن داوای ئەنجومەنی دارایی و ئابووری ئەکەن فەرمانبەرانی گرێبەست ئەمە هەر عیبێ بۆ پەرلەمانی کوردستان خات و ڕووپاک بە وردی ئاگای لێیە فەرمانبەران دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست دووسێ جار گەڕاوەتەوە بۆ حکوومەت و ئێستا پەرلەمانی کوردستانە بۆیە بڕیاریشی لەسەر بدایەوە ئەو فەرمانبەرانە دامەزرانەیە بەڵام جوی خۆیان لێخەوان نەما پرسەکە نەما مەسەلەن دامەزراندنی یەکەمەکان هەمواری یاسای وەبەرهێنان خانەنشینی هێزەکانی ناوخۆ مشتێکە لەو خەروارەی وەگەر بەڵێنەکانی سەرۆکی حکوومەت لە بەردەم کارنامەی کابینەکەی لە بەردەم پەرلەمانە وەربگرین هەموو ئەمانەی کە باسییان کردووە لە دەروی ململانە سیاسەکان توانرا ئیشی بۆ بکرێ و پرسی دارایی قوڵیشی نەبوو بڵی من بودجەم بەڵێن جێبەجێنێکیش بەڵێن سەرۆکی حکوومەت کەمترین بەڵێنیان جێبەجێ کردو مەسەلەن زۆر ئازابوون لە جێبەجێکردنی بەڵێنی چاکسازیە و ئەو یاسایی کە حکوومەت ناردیە پەرلەمان حکوومەت باشتری نردبوو وەک لە پەرلەمانی کوردستان ئەوەی حکوومەت نردبووی زۆر ڕێک و پێکتر بوو وەک لەوەی پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە کە ئەوەی پەرلەمانیش پەسەندی کردووە دەبینی جێبەجێ ناکرێەوە فێڵە فەرمانبەرانەکان بۆی ئەم دۆخەکە هەیە لەمە دەرچوو ێستا بڵێ من قەیرانی داراییم هەیە یعنی ئێمە هەموو قەیرانەکانمان پێکەوە هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئەرزشێک نەبۆ دەنگی میدیا نەبۆ ڕێکخراوەکان نەبۆ خەڵک نەبۆ بەڵێنەکانی خۆی نەهێشتوتەوە سپاس دەکەم دەتەکەم بۆلای بەرز ڕووپاک خام گەرم بۆلای بەرزت سەبارەت بەوەی کە دەست لە کارکێشانەوەی سۆرا عومەر پێویستی بە دانیشتنی پەرلەمانە و سەبارەت بە ڕزگارکردنی دامەزراوەکان لە دەستی حەزب هەم پەرلەمان و هەم دامەزراوەکانی تریش بەچی دەکرێت؟ بەڵێ خۆی دەست لە کارکێشانەوەی بەڕێز سۆران عومەر شتێکی یاساییە و ئاساییە چونکە هەم پەرلەمانتارێک ئازادە کە بە شێوازێکی سروشتی دەست لە کار بچێشێتەوە بەڵام ئەوەی کاکسۆران دەست لە کارکێشانەوەکەی خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت کە چی بووە چونکە بەڕاستی ئەوەی بۆ ڕوون بۆتەوە بۆی دەرکەوتووە پەرلەمانی کوردستان ناتوانێت نوێنەرایەتی خەڵکە و ئەرکە سەرچیەکانی خۆی جێبەجێ ناکە بۆیە ئەو پەرلەمانە پەرلەمانێک کە زیادە بۆی ئەوی تێدا بمێنێتەوە
چونکە ئەو تەنها لەسەر بەجێگەیاندنی ئەرکەکانی خۆی وەکو پەرلەمانتار کاری کردووە کەچی ئەوەیان بەسەرهێنا و فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەکەن بۆ مەسەلەی دامەزراوە دەستوریەکان وەکو دامەزراوەی پەرلەمان و بە دامەزراوەی حکوومەت و هەروەها دادگاکان چۆن لە دەستی حیزب دێنە دەرەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان دەبینین پەرلەمانی کوردستان 45 کورسی تەنهایی لایەنەکە و ئەو سەرۆکی حکوومەت هی ئەو لایەنەیە و زۆرینەی وەزیرەکان هی ئەو لایەنن بە هاوکاری پێکاتەکان ئەو بڕیارەی بیەوێ لە پەرلەمانی کوردستان دەری دەکات چونکە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان زۆرینەی بڕیارەکان بە 50% دەکرێن و یاساکانیش بە هەمان شێوە بۆیە ئەوان ئەو یاسایی کە بخواستی خۆیانی لەسەر بێ و لە بەرژەوەندی حیزبی خۆیان بێ ئەوە پەسەند دەکەن کەواتە ئەوە ئۆتۆماتیکی پەرلەمانی کوردستان کەوتۆتە دەست حکوومەت ئەوە حکوومەت هەژمونی بەسەر پەرلەمانەیە و هەروەها حکوومەت هەیمەنەی حکوومەت زاڵە بەسەر پەرلەمان بەڵێ باشە ینی چۆن حکوومەت کەوتۆتە بڵین پەرلەمان کەوتۆتە دەستی حکوومەت لەو ڕۆوە کە بۆ نمونە لە مەسلەی موچەبڕین هیچ دانیشتنێک ناکە لە گەندەڵی خاڵە سنووریەکان دانیشتن ناکات لەسەر 27 ملیارەکە دانیشتن ناکات لە جێبەجێنێکردنی کارنامەی حکوومەت لە ماوەی ساڵی بڵند دانیشتن ناکە لەم ڕۆوە هەر کاک حەچیم پەرلەمانی کوردستان هەر کارێک کە لە بەرژەوەندی خەڵک بێ نایکە هەر کارێک کە بۆ بەرژەوەندی حیزب بێ دەیکات پەرلەمانی کوردستان واقعەکە وای لێ هاتووە ئێمە لە پەرلەمانتاران بە تایبەت پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتتر فراکسیۆنی کۆمەڵ چەندان یاداشتمان داوەتە پەرلەمانی کوردستان داوەتمانە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و بە جگە لە یاداشت چوین لەگەڵیان دانیشتوین و بەڕاستی تکاو ڕزامان لێ کردوون کە ئێوە سەرۆکایەتی پەرلەمان تۆزێک لە قالبی حیزبی وەرنە دەرەوە ئێوە نوێنەری خەڵکن ڕاستە هەر یەکە و ئێمەش لەلایەن حیزبێکەوە کاندید کراوین و بووین بە ئەندامی پەرلەمان بەڵام بەڕاستی ئەرچی سەرەکی ئێمە ئەوەیە کە نوێنەری خەڵک بین نوێنەرایەتی خەڵک بکەین هەروەرە ئەو یاداشتی پەرلەمانتاران بخە بەرنامەی کرد بەڵام تا ئێستا بەڕاستی تا ئێستا جورئەتی نەبوو ئەو یاداشتانش بخاتە بەرنامەی کرد ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵ یاداشتێکمان داوەتە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بە قەرزەکانی حکوومەت یاداشتێکمان داوت چەندان یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بە بڕینی موچەی فەرمانبەران چەندان یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە داوامان کردو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بێنە پەرلەمانی کوردستان ئەم دۆخەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بێن بۆ پەرلەمانی کوردستان لە بەردەم نوێنەرانی گەڕوونی کەنەوە چەندان داواکاری و یاداشتمان داوەتە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان لەسەر خاڵە سنووریەکان لەسەر ئەو هەموو گەندەڵیە هەیە لەسەر داهاتی نەوت بەڵام هەتا ئێستا پەرلەمانی کوردستان دەستێ سەرۆکایەتی ئەوەندە جورئەتی نەبووە بێ هەر وەڵامێکمان بداتەوە یان جورئەتی ئەوە بکە بڵێ حکوومەت بە داواکاری ئێمەوە نایەت چونکە بەڕاستی ئێستا دەبینین هیچ وەزیرێک ئامادە نییە بێ لە دانیشتنی پەرلەمانی کوردستان ئامادە بێ و هەروەها ڕوبەڕووی لێپرسینەوە بکرێتەوە ئێمە چەندان پرسیارمان بۆ وەزیرەکان ناردووە هەر وەڵام نادەنەوە کە ئەمە ڕێکارێکی زۆر بەسیتە ڕێکارێکی زۆر سادەیە ئێمە پەرلەمانتاران دەیگرینە بەرکە پرسیار لە وەزیرەکان دەکەین دەبێ ئەگەر وەڵام بکە قەناعەت پێکەر بوو ئەوە باشە بەڵێ بە بۆ چوونی ئێوە ئەگەر ئێوە هەموو ڕێکارێکتان گرتوتە بەر وەکو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ئەوەی کە لە دەستانە وەکو ڕێکاری پەرلەمانی بۆ لێپرسینەوە لە حکوومەت بە چوونی ئێوە ئەم حکوومەتە شانی و ئێستا متمانەی لێوەربگیرێتەوە فەشەلی هێناوە لە پەرلەمان بەڵێ من زۆر زاری کەش باسم کردووە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک کە ناتوانێت کە مافێکی سەرەتایی موچە خۆران کە موچە دابین بکە ناتوانێت پرۆژە خزمەت گوزاری پرۆژەکانی وەبەرهێنان بخاتەوە کار ناتوانێت هەلیکار بۆ خەڵک دابین بکە بە دوو مانگجارێک موچە ناتوانێت بدا موچە ناتوانێت وەکو خۆی بدا ئەم حکوومەتە بەڕاستی فەشەلی هێناوە و لە بری هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاکسۆران دەبوو متمانە لەم حکوومەتە وەربگیرابە و هەروەها حکوومەتێکی کار بەڕێکرد پێک بهێنرابە و بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەخت بدرابێت ئەو دۆخەی حکوومەتی پێدا دەڕوە و هەروەها ئەو دۆخەی پەرلەمانی کوردستانیش پێدا دەڕوە هەمووی لە بەرژەوەندی خەڵک نییە هەمووی لە دژی بەرژەوەندیەکانی خەڵک کار دەکە بۆ بەرژەوەندی حیزبیەکان کار دەکەن بەڵام دەبێ ئەو حیزبانەش و حکوومەت و پەرلەمانیش ئەوە بزانن کە ئەم بارودۆخە بۆوان تاسەر نابێ هەمووی چەند ساڵێکە خەڵکیش پڕ دەبێ و قبوڵی نییە کە بەڕاستی ئەم هەموو زۆر و نادادی قبول سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵاتە
تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک باوکم گەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی پەرلەمان خۆی لە ماوەی ڕابردوو دانیشت لەسەرەوە ئەنجام دەکە پەرلەمانتارێک لێ پرسیوی لەگەڵ بکرێت و پارێزبەندیشی لەسەر هەڵگرێ بەڵام لە بەرامبەر حکوومەت بێدەنگی هەڵبژار و هیچ بەرامبەر حکوومەت ناکات. سەرۆکی حکوومەت خۆی تاکو ئێستا ساڵێکە لەو کاتێک کەم سوێندی یاسایی خۆت نهاتۆتەوە پەرلەمانیش. کاک حەکیم دۆخی پەرلەمانی کوردستان و دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئێستا بە هیچ شوێنێ بەراورد ناکرێت. من حەزەکەم بەشێکی ئەو پرسیارە هەوڵام بەمەوە لە ڕابردووە ئەزمموی هەرێمی کوردستان بەنسبەت خەڵکی دەرەوە بەنسبەت باڵێزخانە و قۆنسولیات و ئەو چاوانەی کە لە دەرەوە لەسەر ئەم هەرێمە بوون وایان هەستە کرد پراوێزێکە پێیانەوە عێراقی دووەم یا عێراقێکی تر ووا دەرەکەوت کە ئەمە ئەزممونێکی جیایە لە عێراق و خەریکە ئەبێتە جێ پێکەوە ژیان و پەراوی دیموکراسی و دەسەڵات دەستا و دەستکردنی دەسەڵات. بەڵام بەعکسەوە هەمووی بە عێراقەوترا. بەڵام ئەو عێراقی کە ئەو هەموو تێبینیی لەسەر هەیە ئەبینین لە ماوەی ساڵێکە دوو حکوومەتە گۆڕێ. لە ماوەی ساڵێکە دەیان یاسای گرنگ دەرەکە. لە ماوەی ساڵێکە یاسای هەڵبژاردن ئەگۆڕێ بە هەموو ملاحەزەتانی کە هەیە لەسەری. لە ماوەی ساڵێکە کۆمیسیۆن ئیستیقالە پێیەکە و کۆمیسیۆنێکی کە دایانێ لە جێگای. ئەم پەرلەمانەی ئێمە هیچ شتێکی پێ نەکراوە. ئەم پەرلەمانەی ئێمە هەرەوەی کە ڕووپاکانوتی هەرچی لە بەرژەوەندی ویستی خەڵکی کوردستان بێن پەرلەمانە پێی ناکرێ. لە کاتێک ئاگەر سەیری بەرنامەی
بانگەشەی هەڵبژاردننی هێزە سیاسیەکان بکەین و سەیری بەڵێنەکانی ناو پەرلەمان و بەڵێنەکانی سەرۆکی حکوومەت بکەین ئەم حکوومەتە ئەیتوانی هەندێشت کە لە دەرەوەی ململانی توندی سیاسی و قەیرانی داراییە بۆ جێبەجێکردنی ویستی خەڵک بیکە. مەسەلەن مەسەرەنجێکی ئامارەکانی یەک ساڵی پەرلەمانی عێراق بەراورد بە هەرێمی کوردستان بین کە ئامارەکە لە یەکی سی 2019 تا یەکی سی 2020 66 دانیشتنی کردووە پەرلەمانی عێراق کە ئەزانین پەرلەمانی عێراق ئەمنیەن اقتصادیان کۆمەڵایەتیان سیاسیان لە هەموو ڕوویەکەوە دۆخی زۆر خراپترە لە هەرێمی کوردستان. پەرلەمانی هەرێمی کوردستان 37 دانیشتنی کردووە 89 خوێندنەوەی کردووە بۆ پرۆژە یاساکان و 38 یاسایی دەرکردووە. پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ 26 پرۆژە یاسا کردووە 7 یاسایی دەرکردو بۆی خولی بەهارەشەوە. ئەم 7 یاسایە 5یان لەسەر سایتی پەرلەمان هەیە دوانیان هەتا ئێستا لەسەر سایتی پەرلەمانی کوردستانی ژنیە کە ئەمانە بەڕاستی عیبەن و یەکێکیان لە مانگی سێ دەرکراوە سی 2020 یەکێکیان لە مانگی 2020 دەرکراوە نێردراوە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان لە مانگی 5 هەردووچانی جێڕاوەتەوە لە ڕووپاکخان بۆ پرسەکە ئەندامی لیژنەی یاساییە لە ماوەی 15 ڕۆژە دەبێ یاساکان لەسەر تێری مواژوو بکەین ڕەت بکرێنەوە. بەڵێ ئەیگەڕێنێتەوە مافی ڕەتکردنەوەشی نییە ئەیگەڕێنێتەوە ملاحەزاتی خۆیڵێ ئەگەر لە ماوەی 15 ڕۆژان ملاحەزاتی خۆی نەوت ئەبێ و یاسای بە دەرچوو حسابە لە مانگی 5 هەردوو یاساکەی بە کۆمەڵێک ملاحەزەوە ناردوتەوە بۆ پەرلەمانی کوردستان کە ئەمە خرقە ئەم پەرلەمانە نە گەورەکان ئەتوانێت بکات نە ئەتوانێت ویستی خەڵک بک بە یاسا و نە ئەتوانێت چاودێری حکوومەت بکە ناتوانێت کاروبارەکانی ناوخۆشی ڕێک بخە یعنی لە سەرۆکایەتی ئەوە چەندین جارە سەرۆکی پەرلەمان پێ دوای ئەمە ویستە زیاتر بۆ لێدان لە پەرلەمان بە تایبەتی دوایەوە نەبوو کە پەرلەمان دەستی بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم برد هەوڵێکی بەرنامەداڕێژراو نەبوو کە پەرلەمان زیاتر بڵین پێگەی لاواز هیچ ڕۆڵێکی بۆ نەهێڵنەوە و لە بەرچاوی خەڵک لاوازیکەن و ناشرینی بکەن. بەڵێ بێگومان ئێمە پێمان وایە نەک لە سەرسەرۆکایەتی هەرێمەوە لە خولی چوارەوە لە خولی سێوە کاتێک ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بوونە بەرەیەک و توانیان ڕێگری دروست بکەن لە بەردەم ویستی سیاسیە و شەقامیش پشتیوانی کردن ئەوان هەستیان بە خەتەری پەرلەمان کرد لەسەر دەسەڵاتی خۆیان و ئەمان عقڵێتی سیاسی لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نەگەیشتەوەی بڕای بە بەشکردن هەبێ. ببینە پارتی دیموکراتی کوردستان ئەو حزبەی کە دەیان ساڵە یەک بنەماڵە بەڕێوەی بە لە 46ەوە یەک بنەماڵە بەڕێوەیە بە حزبەکانی کە هێواش هەموو چوونەوە سەروێنەکەی پارتی و بوونەوە بە بنەماڵە کەواتە ئەو وێنە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە بە هیچ شێوەیەک بڕای بە شەریکایەتیکردن نیە لە دەسەڵاتە. پەرلەمانیش مەهامی پەرلەمانیش شەریکایەتیکردن و ڕقابەکردنە هێنانی ویستی خەڵکە بۆ ناو پەرلەمانی کوردستان. بەس بۆی کە ئێستا هەڵایەکی زۆر دروست کراوە لەسەر خانەنشینی پلە باڵاکان یاخود بڵین پەرلەمانتارن ئەمەش ڕەنگە نەعادالەتی زۆری تیاابێ بەس ئەمەش لەبیربردنەوەی خەڵک نییە بۆ گەندەڵەکانی تر. بەڵێ بۆ نموناوەی پەرلەمانتاران خۆیان دەڵێن گەندەڵی خاڵە سنووریەکان لە مانگانە 176 ملیارە بڵین کە یەک ساڵی بڵین گەندەڵی خاڵە سنووریەکان بە قەدەر 24 ساڵی موچەی هەموو پلە باڵەکان هەرێمی کوردستان ئەگەر چکە 6 ملیارە لە ساڵەکە موچەی پلە باڵەکان ئەمە بۆ لە بیربردنەوەی پرسانە نییە ینی لە ئەو گەندەڵی گەورەوەی کورتیان کردێتەوە لە خانەنشینیەک. بەڵێ بێگومان وایە ساڵی 2012 هاو شێوەی ئەم هەڵمەتەی کە ئێستا هەیە کە لە سوۆسیال میدیا و خەڵکیش بەڕاستی کەوتۆتە ژێر تەسیری هەڵمەتەکەەوە بەگشتی ساڵی 2012 لە عێراق و لە ناو بەغدای پایتەخت لافیتەیەک هەڵواسرا بوو 50 دیناریان بۆ پەرلەمانتار کۆ کردوانێ وەکو ئیهانەکردن بە وەزیفەی پەرلەمانی. ئێستاش هێنانە پێشەوەی موچەی پەرلەمانتار و پلە تایبەت لە هەرێمی کوردستانە بە تایبەتیش پەرلەمانتار بۆ ئیهانەکردنی پەرلەمانە بۆ ئەوەی خەڵک ئەو تاکە شوێنەی کە دەنگی ئەتوانێت خۆی لێ بڵێ و ئەتوانێت ڕێگری بکە لە حکوومەت و ئەتوانێت هەموو دەسەڵاتەکانی کە لە پەرلەمانەوە هەم سەروەری وەرگرن و هەم چاودێری بکرێن و ویستی خەڵکی لێوە جێبەجێ بکرێ ئەیانەوێ ئەم دەستگایەژڕی موچە و ئیمتیازاتەوە پشکێنن بەداخەوە هەردوو گروپی بە ئامانجگیرایش کەوتونەتە چوارچێوەی هەڵمەتەکەەوە هەم پەرلەمانتاران خۆیان زۆر هاوکارن بۆ ئەو دۆخە کە ئەم هەیمەنەی پەرلەمان شکاوە هەم خەڵکو دەمدەری کوردستانیش ئەوەندەی چاوی لەسەر ئیمتیازی پەرلەمانە چاوی لەسەر ئیمتیازی هیچ دامەزراوەیەکی کە نییە کە بە قەرت نیوەی موچەی پەرلەمان هەموو پەرلەمانتاران بکە بە دوو بەشەوە نیوەی موچەی پەرلەمانتاران نەسری بەردەستی وەزیرێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە
بەڵام خەڵک تەرکیزی لەسەر هیچ شتێکی کە نییە تەرکیزی لەسەر موچەیە ئەماش ئەو هەدەفەیە کە گروپی سیاسی لە پارتی و لە یەکێتی بە ئامان جیانگرتووە چکە بڕواان بە شەراکەت نییە لە بەڵێ بە پیامەرەکان موچەی مانگێکی هەموو پەرلەمانتەرەکان ناگاتە 2 ملیار دینار بەڵام خۆیان دەڵێن بەس گەندەڵی خاستونیەکان لە مانگی 176 ملیار دینار ینی سەیری ئەم بچووکردنەوەی گەندەڵی کرد بەڵێ ینی کاکە حەکیم ئەبینین ئێمە سەرۆکی پەرلەمان بە بۆنەی پێگەکەیوانێ جێگەی ئەوەیە زۆرترین ڕخنیان ڕاستە بکرێ لە خولی بەهارەوە لە پرسی پارێزبندی لەسەر سۆران عومەر باسمان کردەوەی کە ئەو چۆن هاوکار بوو بۆی پارێزبندی لی هەڵبگیرێتەوە و دوای ویستی خۆی لێبێنێتە دەرەوانێ لەبەر ڕای بەشێک لە حیزبەکەی و خەڵک لە حیزبەکەی بینیمان لە مەسلەی بانگێژ نەکردن و دەست نەکردنەوە بە بەرنامەی کار لەوەی کەوتی ئێمە دەست ناکەینەوە بەرنامەی کار تاشکۆ بۆ پەرلەمان نەگەڕێتەوە دەستی بە بەرنامەی کار کردەوە بانگێشتی پەرلەمانتارانی کردەوە لە 29 شش خولی پەرلەمانی بۆ ماوەی مانگێک درێژ کردەوە ئەمڕۆ 16 ڕۆژ تێپەڕیوە بەسەر درێژکردنەوەی خولە یەک دانیشتنی نەکردووە ئەو ڕۆژەی کە دانیشتنی پەرلەمان کرا ئێمە لە نیستیتی پەیبارنامەیەکمان بڵاو کردەوە داوای ئەومان کرد کە بڕێ سەرۆکی پەرلەمان بڕیارەکەت جێبەجێ بکە شکۆ بۆ خۆت بژێڕەوە سەرۆکی پەرلەمان پارێزبندی بۆ سۆران عومەر بژێڕەوە ئەنجا شکۆ بۆ بڕیارەکانی کەت بژێڕەوە دوای 2 سەعات لە دانیشتنەکە ڕوونکردنەوەیکی بڵاو کردوانێوتی ئێمە شکۆمان جێڕاوەتەوە و دەست بە ئیش و کارەکەینەوە فەرمو تۆ 16 ڕۆژە بۆچی کۆ نابیتەوە دنیایەک پرس لە بەردەستایە لیژنەی پەرلەمانیت ڕاست پاردۆ بە ناوچە سنووریەکان دەیان یاداشتی وەکو ڕووپاکخان وتی دەیان یاداشت لەسەر دەیان پرس لە بەردەستایە بۆچی کۆ نابیتەوە هۆکار چییە؟ سپاس دەکەم ڕووپاکخان سەبارەت بە پرسیارم کرد پێشناوبڕەکە سەوارد بە ڕێکارەکانی ئۆپۆزیسیۆن بەڵای دیارە لێر لەگەڵمانەوە بەس سەبارەت بە بڵین ڕێکارەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان بۆچی گویان لێ ناگیرێت ئایاوان ئەرکەکانی خۆشیان جێبەجێ کردووە بڵێن ئەرکی پەرلەمانتار لە ناو پەرلەمان چییە ئەوان ئەرکی خوان جێبەجێ کردووە کاک حەکیم پرسیارێکی زۆر باشە چونکە لە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لە خولی 4 دەرکراوە کاکسۆران و خات و ڕێوازفایق هەردووچان ئەندامی ئەو لیژنەیە بوون کە پەیڕەویان نووسیەوە لە ناو پەیڕەوە بەشێک دانرا بۆ ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بەڵام بەداخەوە کاتێک هاتە سەر دەنگدان ئۆپۆزیسیۆن یەک کەلیمەی لەسەر ئەوە نەوت کە ڕژنووس بوو بەڵام کاتێک هاتە لە ناو پەرلەمان دەنگیان لەسەردا یەک کەلیمەیان لەسەر ئەو هەموو مافەی خوان ئۆپۆزیسیۆن نەیوت خەڵک لە ناو فراکسیۆنەکانی کەوتی بەڵام ئەوەی کە ئەو کاتە لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان بوو هیچ قسەیەکیان لەسەرەوە نەکرد کە ئۆپۆزیسیۆن پێویستە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و بەپێی ئەو پرۆژە یاسایی کە هەیەیان بوو ئەبێ زۆرینەی جومگە گرنگەکانی پەرلەمانی کوردستان بۆ دروستکردنی وێنەی حکوومەتی سێبەر بەدەست ئۆپۆزیسیۆنەوە بووە لە دەستی سەرۆکایەتیە بوو بەشیان هەبێ لیژنە حساسەکانە بوو سەرۆکەکانیان بەدەست ئەوە بێ فەرمانگەکانی ناو پەرلەمانە بوو لەوان بن بۆ ئەوەی باڵانس ڕابگیرایە بەڵام ئەمە گلەیەکە لە ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتاران کە خۆیان دیفاعیان نەکرد ئێستا مەسەرەن ئەوان چیان لەسەر یا ڕێژنووسین بانکێشت بەڵام هیچ گویان دەگیرێت کاک حەکیم پرسیارێکی گرنگە ئێمەش ڕێگەڵین قۆناغی پرسیار سەر و 200 پرسیاری تێپەڕاندووە جوابیش نادەنەوە وەزیرەکان یاداشت دەیان یاداش لەبەردەستی سەرۆکایەتیە جواب نادەنەوە سۆشیال میدیا و هەڵوێ زۆرگرتن و بایکۆتکردن و کۆنگرەی ڕۆژنامەوانی کۆتایی هاتووە ئەم فراکسیۆنانە لە ناو پەرلەمانی کوردستان پارتی سیاسیان هەیە لە دەرەوە بەڕاستی پارتە سیاسیەکانیان بەشدارن لە بێمەوقیفکردنی فراکسیۆنەکانیان لە پەرلەمان چونکە ئەم پارتە سیاسیانە فراکسیۆنەکانیان لەوێ لە ناو شەڕ و فشارێکی زۆری شەقامایە خەڵک ویستی سەرکی خەڵک ئەمڕۆ لە پەرلەمانە بەڵام ئەم حیزبە سیاسیانە پلانی بیان نییە بۆ ئەم دۆخەی هەرێمی کوردستان پلانی بی من مەسەلەن پرسیارەکە مەگەر ئێستا ئەو 22 پەرلەمانتارەی کە لە دەرەوە یەکێتی و پارتی و گۆڕان و پێکاتەکانن لە پەرلەمانی کوردستان استیقالە بکەن بێنە دەرەوە چی ڕوئەدا بۆ ئەوان غیری ئەوەی کە گرنگیەکی بۆ پەرلەماندەی بکو گرنگیەکەی عملی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی عیباریەکەی ئەتوانی هەڵمەتێکی فراوان لەگەڵ خەڵکا بکەی بڵی لای کەم لەم نقطەیە ستۆپەکەم لەوەی لەناو پەرلەمانێکا بم کە نەتوانم یاداشتێکت نەخرێتە بەرنامەی کارەوە پرۆژە یاسایەکەت هەتاوەکو ئێستا دەیان پرۆژە یاسایان هەیە لێیان بپرسە خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە لە کاتێکا پرۆژە یاسای فراکسیۆنەکانی دەسەڵات هەیە پاکێجێکی 20 پێشکەش کردو 18 خوێندنەوەی بۆ کراوە باشە بەس وەکو بانکێشی سەرۆکی حکوومەتیش چەند جار داوایان کردووە پێشتر لە کارنامەکەی باسی وتە کە ڕێز لە ڕۆڵی پەرلەمان دەگرن لەو ڕۆوە چیان لەگەڵ پەرلەمان کردووە
نەک ڕێزیان لە ڕۆڵی پەرلەمان نەگرتووە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە ئامانجەکانی بێ ڕێزکردنی پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتیە و تا ئەبینین چۆن لە پرسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان تەنگ هەڵچنین بە ڕۆژنامەنووسان نیاز عەبدوڵڵا هێمن مامەند ڕۆژنامەنووسەکانی بادینان ئەو خۆپشاندەرانەی کە لە بەردەم قونسوڵخانەی تورکیا چ خۆپشاندەرانی ڕۆژی یەکەم چ خۆپشاندەرانی ڕۆژی دووەم کە دەستگیر کران و هەموو فەرمانی دادگاش لە گیرفانی ئەوانایە کە شەقیان تێ هەڵای و دەستگیریانەکە بینیمان حکوومەت نیەتی عیبارکردنی دەسەڵاتی زیاتر عیبارکردنی دەسەڵاتی دادوەری و پەرلەمانیشی هەیە. بەڵێ سپاس دەکەم. ڕووپاکخان ببوورە ماوەی لێتان دابڕین ئەگەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکمان دەی و سەبارەتبارکەکانی ئۆپۆزیسیۆنەرەکانی خۆتان بەجێهێناوە؟ بەڵێ بەڵێ ئەرکەکانی خۆتان بەجێهێناوە؟ بەڵێ ئەرکەکانی خۆتان وەکو ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان بەجێهێناوە؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە چوارچێوەی ئەو ئەرکە پەرلەمانیانەی کە ئێمە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان بۆمان دیاری کراوە بەڵێ بەجێمان هێناوە بەڵام بەداخەوە ئەو حکوومەتە ئەرکەکانی خۆی بەجێ ناهێنێ و سەرۆکایەتی پەرلەمانە ئەرکەکانی خۆی بەجێ ناهێنێ چونکە ئێمە چاودێری حکوومەتمان کردووە بە دوواداچوومان بۆ کاروبارەکانی حکوومەت کردووە و لە حکوومەتمان پرسیوەتەوە و چەند جارێک داوای ئەوەشمان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان بەڵام ئەوە بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە کە بە ئەرچی خۆی هەڵناسێ ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە ئەرچی خۆی هەڵناسێ و نەریتێکی تری زۆر خراپ ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە ئەویش بریتێ لەوەی کە تەنها یەک بڕگەی پەیڕە و جێبەجێ دەکەن کە ئەو هەموو مادە و بڕگەی پەیڕەوی ناوخۆ هەیە بۆ نوێنەرایەتی خەڵک تەنها ئەو بڕگەیە جێبەجێ دەکەن کە هەر پرۆژە و پێشنیازی یاسایەک بارگرانی دارایی هەبێت دەبێ ینی ڕەچاوی بارگرانی دارایی بکرێ ئەوان هەستاون نەریتێکی زۆر خراپیان داهێناوە تەنها لە چوارچێوەی ئەم خاڵە لەژێر ڕۆشنایی ئەم خاڵە هەر پێشنیاز و پرۆژە و داواکاریەک لەلایەن پەرلەمانتارانەوە هەبێ ئەوان بەغار دەینێرن بۆ حکوومەت بزانم حکوومەت چ دەڵێ و ڕەئی چیە بەرامبەر پرۆژە و پێشنیازە کەچی لەناو پەیڕەوی ناوخۆ پەرلەمانی کوردستان ئەسڵەن ئاماژە بۆ نەکراوە کە ئێمە بین ڕەئی حکوومەت وەرگرین تەنها دەبێت ڕەچاوی بارگرانی دارایی بکەین ئەو ڕۆڵەشیان بۆ پەرلەمان نەهێشتۆتەوە ئەمەش هەموو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە هۆروە ئەو فراکسیۆنانن کە لە حکوومەت بەشدارن. باشە زۆر بە کورتی لەسەر مەترسیەکانی حکوومەتە کە پێشتر هۆشداریدا بە حکوومەتێکی ئەمنی و پۆلیسیە لە ماوەڵەکن لەگەڵ ڕۆژنامەنووس لەگەڵ پەرلەمان لەگەڵ پەرلەمانتاران و سەبارەت بە لێدوانەکەی وتەبێژی حکوومەتیش کە لەبارەی دابەشکردنی موچەڵە پێویستە بە داهاتەوە دابەشکردنی موچە ئەگەر بە کورتی لەسەر ئەم دوو پرسە قسەمان بۆ بکەیت. بەڵێ هەروەکو شارەزایان ڕۆژنامەنووسان چاودێرانی سیاسی باسییان لەوە کرد لە سەرەتا و پەرلەمانتارانیش کەم حکوومەتە حکوومەتێکی پۆلیسیە ئەم حکوومەتە بە هیچ شێوەیەک ناتوانێت حکومڕانی بکە و تەقەبولی ڕەخنەیەک و هەروەها گلەیەک و داواکاریەکی خەڵکی نییە تەنها ئەوەی کە حیزبەکەی وەوەی دەستگایەکەی بڕیار پێی باشە و بڕیار بۆ دەدا و پەرلەمانیش لەژێر هەژمونی خۆیەتی و بۆ مەسەلەی ئەوەی کە ئایا نازانم بەشی دووەمی پرسیارەکەت بەڵێ سەبارەت بە موچە کە وتەبێژی حکوومەت دەڵێ دابەشکردنی موچە پەیوەستە بەداهاتەوە بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ دابشکردنی موچەوەی کەوتە بێژوتی بەڕاستی سەیرە ینی خۆی دەستکاریکردنی موچە یاخود لە کاتی خۆی نەدانی موچە هەمووی دەبێت لە پەرلەمان بڕیاری لەسەر بدرێت نەک حکوومەت بێ بە کەیفی خۆی چۆنی بیوێ ئاوا بەشیکا بڵێ پێیوەستە بە داهاتەوەی حکوومەت ئیشی چیە گەر نەتوانێت داهاتێک پەیدا بکە بۆ موچەی موچەخۆران بەڕاستی و حکوومەتە نەبێ باشترە و ئێمە ئەو حکوومەتە بە نەبوو دادەنێن چونکە داهاتی هەرێمی کوردستان هەموو خەڵک دەزانێت کە لە موچە زیادە بەڵام ئەوان بۆ باخەڵی خۆیان و هەروە بۆ مەسوولی حیزبەکان دەیدزن و دەیخۆن و ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک جێگای قبوڵ نییە کە دەست دەبا بۆ موچەی موچەخۆران بە دوو مانگ موچە نادا 121 موچە دەبڕێ و لە مانگەکانی داهاتوو باسی 134 و 150 دەکرێت ئەمە جێگای قبوڵ نییە دەبێت پەرلەمان ڕۆڵی بۆ بجێڕدرێتەوە دەنا ئەو دەرگای پەرلەمان دابخرێ باشترە چونکە
هەم حکوومەت فەشەلی هێناوە پەرلەمانەکەش کە ئەوە ڕۆڵی بێ دەرگایدا بخرێ باشترە و هیچ تر نەبێت تەبارگرانی بەسەر خەڵکێری بە کوردستان. بەڵێ سوپاس دەکەم زۆر بە کورتی سوکە کاتنەوە کاک بابان تێبینێک دەبێت بورە دوو تێبینی بوو یەکێکیان کاک حەکیم لەسەر مەسەلەی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئێمە لە خولی بەهارە بە پێی هەموو داتانی کە لە بەردەستمانایە لە فراکسیۆنی سەوز پەرلەمانتارێک داوای پرساندنی لە وەزیری دارایی کردووە لە هەموو خولی بەهارە لە یەکی نوێی 2000 خولی پاییزە لە یەکی نوێی 2019 تایەکی 2020 هیچ پەرلەمانتارێک کە داوای پرساندنی نەکردووە مەبەستم لەوە بوو لەو پرسیاری پێش و بیرم نەبوو ئەوە بڵێم کە پەرلەمانتارانی بەس لەسەر 27 ملیارەکە داوایان کرد سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمان بڵێم باسی ئەم مەواقیفانەی ئاخیر ناکەم باسی واکەم کە پەرلەمانتار بە گشتی لە جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆوەک و ئالێتی فشار من نەزانم هیچی جێبەجێ ناکرێت ئەزانم سەرۆکایەتی پەرلەمان ناینێرێ بەڵام وەرن با پرۆتۆکۆلەکانی پەرلەمان سەیرکەین دەیان جار سەرۆکی پەرلەمان تووڕابێ ئەڵێ داوا لە پەرلەمانتارانەکەم کە حکوومەت جوابتان ناداتۆ بچن بۆ پرساندن سپاس دەکەم سپاس بۆ وەرەزان بابان جعفەر بەڕۆبەری پرۆژەی چاودێری پەرلەمانی کوردستان لە ئینستیتوتی پێی بۆ کەرەوە گەشە پێدان هەروە لە لێرەوە ڕووپاک ئەحمەد نای پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێدانی بڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ